بە خێراتنی سەرجەم دایک و من خوشکە بەڕێزەکانمانەکەین منداڵە ئازیزەکانمان. ئەنجومەنی خوشکانی مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری مەراسیمێکی بۆ کۆتایی هاتنی خولی بەرەولووتکە ئەنجامدا. خولی بەرەولووتکە خولێکی هاوینەی منداڵان و لاوانە و بە نزیکەیی 40 فێرخواز بەشداریان تێدا کردووە و چەند وانەیەکی پەروەردەیی و فێربوونی زمانەکان و لەبەرکردنی قورئانی پیرۆز ئامانجی سەرەکی خولەکە بووە. وەکو ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری توانیمان خوڕێکی دوومانگە بکەینەوە بۆ قوتابیەکانمان لە تەمەنی 6 ساڵی هەتا و تەمەنی 15 ساڵیمان هەیە لە خولەکانمان ئەوانەی پەروەردەی قورئان هەرێکە لە زمانەکانی ئینگلیزی و عەرەبیمان هەیە. سوپاس بۆ خۆی گەورە نزیکەی 40 تەلەبەیەکمان هەیە بەشداریان کردووە سوودێکی زۆر باشیان بینەوە ماوەی 5 ساڵ بۆ 6 ساڵێکە بێ ئەم خولە هاوینەمان بەردەوامە. هەموو هاوینەیە لە ماوەی ئەو دوومان سێ مانگەی هاوینە خولەکەینەوە کە ساڵانە فێرخوازێکی باش ڕووی ئەکا و خەڵکی باش سوودی لێ بین و هەم لە مامۆستایان و هەم لە قوتابیان خەڵکی باش بەدەمانە و دێ خۆی گەورە پاداشتی هەموو لایەکیان بداتەوە. و خولی دێرشخایەنمان هەیە کە خولی قورئانی پیرۆز و پەروەردەی مناڵانە کە قورئانی پیرۆز ئەخوێنرێ و قەڵەی موسڵمان و تەوحیدی موسڵمان و ناوەبەرز و پیرۆزەکانی خۆی گەورە و چیرۆکی پێغەمبەران و کۆمەڵی بابەتی دیکەی زۆر گرنگ و بەرز و بەپێز و خولی پێگەیاندنیشمان هەیە بۆ منداڵان کە خولی پێگەیاندنە کە ئەو خولەش سوودێکی زۆری هەیە بۆ تەلەبەکانمان الحەمدولله تاسە سوودێکی باشیان لێ بینیوە. ئەو بەختەوەریەی کە هەموو مرۆڤەکان بە دوایە وێڵن ئەوە ئەڵێم دەست بگرە بەم قورئانەوە. فێرخوازانیش سوودێکی زۆریان لە خولەکە وەرگرتووە و هیوای بەردەوامی و درێژەدان بەم جۆرە خولانە دەخوازن. ئێمە دوو مانگە کە لەم خولەینێ زۆر سوودمان لێبینی و کشتمان هەر هەمومان بۆ هاوینانی شکەتیم بووم خولە و ئیسیشەکەتیم بۆ قورئان خوێندەکە کە قورئانمان زۆر لەبەر کردو و ئێمە هەر هەمومان کشتمان قورئانمان لەبەر کردو و بوونێتە مناڵێکی عاقڵ و موسڵمان و جوان. من وەکو فێرخواز لەم خولە بەشداریم کردووە شکر بۆ خوا جوزئێکم تەواو کردووە و فێری زمانی عەرەبی و ئینگلیزی بووم و زۆر سوودم لەم خولە وەرگرتووە هیوادارم بەدەوام بێت. خولی بەرەولووتکە ماوەی 7 ساڵە بە بەردەوامی لە مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەریەوە لە پشووی هاوینەدا دەکرێتەوە و فێرخوازانیش لە تەمەن و ئاستا جیاوازەکان بەشداری تێدا دەکەن و لە ڕووی ئاینی و پەروەردەیی و معریفی و زانستی ئاسی خۆیانی تێدا بەرز دەکەنەوە. سپاسی دووبارەمان بۆ دایک و باوک و هیوای سەرکەوتنیش بۆ منداڵە چاوگەشەکان نەخوازی. هاوەر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.